سێ ساڵ لەمەوبەر کابینەی نۆی حکوومەتی هەرێم بە بەڵێنی قەببە و گەورە دەستی بەکار کرد. دوای تێپەڕبوونی سێ ساڵ بە سەرتەمەنی ئەم کابینەیەدا کێشە و قەیرانەکان نەکەمی نەکردووە، بەڵکو زۆر زیاتریش بووە و قەیران لەسەر قەیران کەڵەکەی سەریەکدری بوون. کەناڵە سێبەرەکان کەناڵەکانی حکوومەت ئەوانی سەرۆکی حکوومەت حیزبەکەیان دێن بەردەوام چ دەکەن دێن تەوزیفی ئەمە دەکەن بۆ ئەوی لەبیر ئەم شتانە لەبیر خەڵک بنەوە و مەتحی خۆیان کەن گەورەبوونی خۆیان باز بکەن دێن بەردەوام وەکو دکتۆرەکە کە چۆن دەرمانە درێتی بە ڕۆژانە بخۆی ڕۆژانە ئەوانیش دێن کار لەسەر ئەمە دەکەن کە بەردەوام مەتحی خۆیان بکەن بەردەوام باسی هیچ جۆرە قەیرانێک نەکەن بەردەوام تەنها باسی ئەوە بکەن کە ئەم وڵاتە شامی شەریفە هیچی تێدانە دەنا لە ڕووی واقعیەوە بەڕاستی بارگرانی ئەوەندە بۆ خەڵک زیاد بووە کە بە بەراورد لەگەڵ ئەوەی کە لە ساڵی 2011 ڕوویدا و لە هەفتەی شوباتەوە دەبوات بۆ حسابە باسا دەبوات ئێمە کۆمەڵە شۆڕشمان دیدبان نەکەر کەسی ئێستا خۆپیشاندانیش ناگرێت بۆ ئەم مەسەلێ. لە چارەسەرنەکردنی گرانی و کەمی سوتەمەنی و زۆری باز و کەمی خزمەتگوزاری ئەم کابینەیە درێژە پێدەری کابینەکانی پێشخۆی بووە. چاودێرێکی سیاسیش پێی وایە قەیران و کێشەکان لەو کابینەیەدا زۆر زیاتر بووە بە بەراورد بە کابینەکانی پێشووتر بە جۆرێک لێبڕوون و پێنەدانی موچە لە کاتی خۆی داهێنانی کابینەی نوێیە. لە ئەرزی واقعدا ئەم کابینە شتێکی نەکرد کە جیاوازی بەڵکو ئەگە بە داتا و زانیاری بازکەین خراپەکانی زۆر زیاتر بووە و خەڵکیش دەبێت ئەمە بزانێتن ئەمە کابینەوە درێژەی کابینەکانی تر بووە لەوەی کە یەک پارت و یەک بنەماڵە ئەم کابینەیان بەڕێ بردووە کەواتە جیاوازی نییە بۆیە هەتاوەکو بەڵانسی هێز نەگۆڕێتن لارێم کوردستان خەڵک من پێم وایە ناگاتە و خۆشگوزارانەی کە لە دەستگاکانی ڕاگەان باز دەکرێت. یەکێکی تر لە جیاوازیەکانی ئەم کابینەکانی پێشتر ئەوەیە کە خەڵکێکی زۆر باز لەوە دەکەن دەرێن خۆزگەمان بە کابینەکانی پێشتر وەکو دەرێن خۆزگەمان بە کفندز. سەرۆکایەتی کابینە یەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێم تا ئێستاشی لەگەڵ بێت لە دەوری حزبێکی دیاریکراو دەخولێتەوە بەردەوام لەگەڵ دەست بەکاربوونی کابینەکانیشدا باز لە دروستکردنی ژێرخانی ئابووری و هەوڵدان بۆ چاکسازی و شەفافیت لە داهاتدا دەکرێت کەچی لەگەڵ زیادبوونی ژمارەی کابینەکانی حکوومەت قەیرانی دارایی و بێکاری گەنجان و نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان ژمارەی قەیرانەکان بەگشتی و بەتایبەت قەیرانە دروستکراوەکان زۆرتر و زیاتر دەبێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.